زیاتر لە 2 هەفتەیە شارەکانی باشووری عێراق خۆپیشاندان و ناڕەزای هاوڵاتیانی لێنابڕێت و داوای خزمەتگوزاری سەرەتایی و ئاو و کارەبا دەکەن. کەرکووک هاوشێوەی بەشێک لە شارەکانی عێراق ئێستا پرۆژەی خزمەتگوزاری و کارەبای نیشتیمانی لە ئاستی پێویستدانیە و لە ساڵی 2013 شەوە بەغداد بودجەی ڕەوانەی شارەکە نەکردووە. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک خۆپیشاندان بۆ داواکاری خزمەتگوزاریە سەرەتایەکان بە مافی هەموو وڵاتێکی عێراقی دەزانێت، بەڵام دۆخی کەرکووک بەڕێگر دەبینێت لە بەردەم خۆپیشاندان و ناڕەزایی هاوڵاتیان. چاودێرێکیش خاوەندارەتی کەرکووک لەلایەن نەتەوەکانەوە بە ڕێگر دەزانێت لە دەربڕینی ناڕەزایی دانیشتوانی شارەکە. دیارە ئەو خۆپیشاندانێک کە لە باشووری عێراق ئەکرێت بە حەقەت خۆپیشاندانەکان لە جێی خۆیاتی، چونکە خەڵک حەقی خۆیەتی کە داوای مافی سروشتی سەرەتایی خۆی بکە کە لە ئاو و کارەبا و خزمەتگوزارەکان تر خۆی بینێتەوە. بە حەقەتەوە کاریگەی لەسەر کەرکووک شێبێت، چونکە بە حەقەت وەزعی کەرکووکش ئێستا وەزعێکی نائاساییە، وەزعێکی ناهەموارە، خەڵک لە دڵاڕاوکیایە. ئەنجا لە ڕووی خزمەتگوزاریشەوە لێرە بە حەقەت ئاو کارەبا و پێداویستەکانی تر لە ئاستی پێویستان نییە. بەڵام ئەوەی کە خەڵک حەز بە مەسئولیاتەکە ئەڵێ با وەزعەکە لەوە خراپتر نەبێت کە هەیە، چونکە بە حەقەت وەزعی کەرکووک ئەوەندە نەئەموار و ناهەمواتی بەسەر شاری کەرکووک هاتووە. خەڵک مڕعاتی ئەوەکە ئەگینە حەقی خۆیەتی کە داوای مافی خۆی بکە، بەڵام خەڵک مڕعاتی ئەوەکە کە وەزعێکی ناسکیە کەرکووک بۆیە خۆپیشاندان و داواکارەکانیان لە ڕێی خۆپیشاندانەوە ئەنجام نادەن. دیارە ئەمڕۆی بارودۆخی خزمەتگوزاری لە شاری کەرکووکە ڕەنگە هاوتای شارەکانی باشووری عێراق کەم و کوڕیەکی زۆری هەبێ و شایستەی ئەوەش بێ خەڵکی خۆپیشاندان کا و داوای خزمەتی باشتر، داوای ئاوی باشتر و کارەبای باشتر کە پێم وایە ڕێگر لەوە فرەپێکهاتەیەکەی و جیاوازێنەتەوەیەکی شاری کەرکووک وای گرتووە سەرجەم پێکاتەکان سەرجەم نەتەوە جیاوازەکانی کەرکووک تا ئێستا ناتوانن زاڵ بن بەسەر شەڕی خاوەندارەتی کەرکووکدا کە ئەوە ململانەیەکی قوڵ بوو لە بین سەرجەم پێکاتەکان. بۆیە ئەمە ڕێگرە لەوەی پێکاتە جیاوازەکانی شاری کەرکووک ڕێککەون لەسەر ئەوەی ئەولەویەت بگوازنەوە لە شەڕی خاوەندارەتی کەرکووک بۆ شەڕی دابینکردنی خزمەتگوزاری. نەبوونی خزمەتگوزاری و ئاوی پاک بۆ خواردنەوە و کارەبای نیشتیمانی لە شارەکانی عێراق لە ئاستێکدایە بە خەڵکی ژیان نەماوە. ئەمەش لە کاتێکدایە بەشێک لەو شارانە سەرچاوەی داهاتی عێراقن. کەسایەتێکی عەرەبی سوننە لە کەرکووک دەڵێت کەرکووک هاوشێوەی شارەکانی تێرەی عێراقە، بەڵام هەستکردن بە بەرپرسیارەتی لای پێکهاتەکانی شارەکە وای کردووە خۆپیشاندان و ناڕەزایی سەر هەڵنەدات. هەموو ئەم کێشانە دەرەنجامی شکستی سیاسەتی ئەمڕۆی حکومەتە، بەڵێ هەموو ئەم خۆپیشاندانانە کاریگەری تەواوی لەسەر کەرکووک هەیە، چونکە کەرکووک بەشێکە لە عێراق و بەدەر نییە لەو کەم و کورتی و بێ خزمەتگوزاریانی عێراقی گرتووەتەوە. بەڵام هاوڵاتیانی کەرکووک هەست بە بەرپرسیارەتی دەکەن و دوو جۆر بۆچوونیان هەیە. بەشێکیان پێیان وایە لە کاتی ناڕەزایەتیەکان گروپە چەکدارەکان ئەم هەلە دەقۆزنەوە و کێشەی ئەمنی دروست دەبێت، و بەشێکیشیان پێیان وایە حکومەتی هەرێم ناڕەزایەتیەکان بۆ هاتنەوەی خۆی بەکاردێنێت بۆ شارەکە. سەرباری نەبوونی خزمەتگوزاری پێویست و کارەبای نیشتیمانی و نەبوونی بودجە بۆ ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکان کورد بێ دەنگە لە ئاست ئیدارەی کەرکووک و عەرەب و تورکمانیش کە ئێستا خۆیان بە خەوەنی ئیدارە و مەلەفی ئەمنی دەزانن نایانەوێت ئەو خۆپیشاندان و ناڕەزایەتیانە بگوازنەوە کەرکووک. ئەمەش لە بەر مەترسی گەڕانەوەی جارێکی تری کورد بۆ شەقامی سیاسی شارەکە و ئەنجامدانی گۆڕانکاری کە لە بەرژەوەندی ئەواندا نەبێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.